بەرەبیسەرانی خۆشەویست لە ڕادیۆ سەلام لەسەر شەپۆلی 94.3 دەستگای ڕەوانگە بەردەوامە بە پرۆژە جیاوازەکانی بە پرۆژە ناوازەکانی لە دوایین پرۆژەیاندا کە براوەی پێشبڕکەی کتێبی ڕەوانگەیان ڕاگەیاند ئەو پێشبڕکەی ساڵانە ئەنجام دەدرێتن حتا ئێستا بڵێن مەراسمەکە بە شێوەیەکی فەرمی بەڕێوەنە چووە بۆ ئەوەی زانیاری لەسەر ئەم بابەتە وەربگرین. بەڕێز ئاری ڕەسوول بەرپرسی میدیایی دەستگای ڕەوانگەمان لەگەڵدایە. کاک ئاری، سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی بە ئێمەت بەخشی بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین کەی ئەو براوانە بڵێن ڕاگەیەندران و لەسەر چه ئاستێک ڕاگەیەندران و چەند کەسن؟ زۆر سپاس کاکسەمی مەمنون و زۆر سپاس دووبارە بۆ میواندارکردنی ئێمە. پرۆژەی کتێبی ڕەوانگە گەربەس زۆر بە کورتی باسی چەند پرۆژەیەکی ساڵانەی دەستگای ڕەوانگەیە هانی نووسەران دەدات لە سەر تانسەری هەرێمی کوردستانی عێراق. پرۆژەیەکی گشتیە لە سەر تانسەری عێراق تاوەکو بەشداری بکەن لە ڕێگەی نووسین. پرۆژەکە پێشبڕکەیەک ساڵ دەکات لە نێوان نووسەران و لاوان و ئارەزومەندان نووسین بۆی لە کۆتایی پرۆژەکە باشترین کتێبەکان هەڵبژێردرێن و لەسەر ئەرکی دەستگای ڕەوانگە کە هەڵبژێردران دیزاین دەکرێن، چاپ دەکرێن و بڵاو دەکرێنەوە. بۆ ساڵی 2021 بۆ ئەم ساڵ ئەو کتێبانەی کە هەڵبژێردراون 4 کتێبن، 2 کتێبی کوردی، 2 کتێبی عەرەبی. ڕۆژی هەینی ڕۆژی جومعە براوەکان ڕاگەیەندران، وەکوتم 2 کتێب کوردی بوون، 2 کتێبیش عەرەبی بوون. ئەم کتێبانە لە ڕێگەی ئێمەوە دیزاین کراون لە پرۆسەی چاپکردن و بڵاوکردنەوەدا کە 29 ئەم مانگە لە ڕێوەستێکی گەورەدا هەم ئەو نووسەرانە دەهێنین کە براوەنە بۆی باسی کتێبەکانیان بکەین. ڕێوەسمێکی جوانیش ڕێکخراوە بۆی هەم نووسەرەکان باسی کتێبەکانیان بکەن، هەم خەڵکی سەربانیان بکەن و کتێبەکان بە ئیمزای ئەوان وەرگرن. لیژنەی دادوەری هەر لەوێ دەبێت بۆی باسی ئەوە بکەن لەسەر ئەساسێک کتێبەکانیان هەڵبژاردووە. هەڵەتنەکان لەوێ دەبنەوەی کتێبەکانیان چاکردووە و لە ڕۆژمانەوەی باشتریان کردووە و لەگەڵ میوانانی دیکەوانی پێیوەستن بەو بابەتە. بەڵێ کاک ئاری، وەکتر پێمان خۆش ئەوەش بزانین ئەوانەی ئەمساڵ سەرکەوتوو بوون خەڵکی بڵێن چ شارێکن چ باژێڕێکن لە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی و وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد زیاتر بەپێی چ ئاستێک بەپێی چ هەڵسەنگاندنێک ئەو کتابانە هەڵبژێردراون؟ بڵێ مەرجی سەرەکی بەشداریکردن لەو پرۆژەیە ئەوە بوو کە کتێب یاخود لێکۆڵینەوە پەیوەست بێ بە پرۆسەی پەروەردەی، واتە باسی کێشە و چارەسەر بکە لە پرۆسەی پەروەردە. یعنی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەو کێشە پەروەردەیانە چینە و چارەسەرەکان چین. بەتایبەتی ئەو خەڵکە تووشی ڤایرۆسی کۆڤید 19 بوون بەشێکی لە کتێبەکان باسی ئەوە دەکەن خوێندنی ئۆنلاین کێشەیەکی تێدا بۆ چۆن دەتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین. هەڵدراوە لە ڕێگەی لێکۆڵینەوە بەشێکی زۆری کتێبەکان لێکۆڵینەوەنە ریسێرچیان تێدایە بە معلوماتی زۆرەوە باس لە کێشەکان کراوە، هەروەها چارەسەری کێشەکانیش پێشنیاز کراوە کە بەم جۆرە دەکرێت چارەسەر بکرێن. ئەو براوانە 2 براوە دانیشتووی هەرێمی کوردستانن، خەڵکی یەکێک لە براوەکان خەڵکی هەولێرە، ئەوەی دووەم خەڵکی کەرکووکە. 2 براوەکەی دیکەش خەڵکی بە زمانی عەرەبی نووسیویانە، یەکیان دانیشتووی بەغدادە، ئەوی دیکەش دانیشتووی نیسان. بەڵێ کاک ئاری، وەکوتر پێم خۆشە و پرسیارەش بکەم ساڵانە ئەوانەی کە هەڵدەبژێردرێن کتابەکانیان خەڵاتیش دەکرێن بەوەی چەندانەیەک لە کتابەکانیان وەکو بڵین چاپ دەکرێتن. بۆ ئەم ساڵ پلان چیە بۆ ئەم بابەتە؟ ئەو کتێبانە ئایا چاپ دەکرێن و بڵێن ژمارەیان چەند دەبی بۆ هەر کتێبێک؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە. بەڵێ ئامانجی ئێمەیە ئەوەیە کە کتێبخانەکان لە سەرانسەری هەرێمی کوردستان و عێراق فراوانتر بکەین، بەتایبەتی ئەو بابەتانەی کە کەمن ئێمە کاریان لەسەر بکەین لە کتێبخانەکان زۆر بن. مەسەلەن ساڵی ڕابردوو باسی کێشەی لاوان کرا، کێشەیەکی لاوان کە لە کتێبخانەکان کەم بوو، بەتایبەتی لێکۆڵینەوەی ئەو ئێستایان هەبێت لێکۆڵینەوەی تازە. ساڵی پێشووتر هەسمان کرد کتێبی پەروەردەیی کەمن، ئەم ساڵیش بۆ منداڵان بەتایبەتی ئەم ساڵیش بە هەمان شێوە. دا کتێبانەکە هەڵدەبژێردرێن لەلایەن دەستگای ڕەوانگەوە چاپ دەکرێن. بۆ ئەو ساڵ هەر کتێبێک بە تیراژی 1000 دانە چاپ کراوە، کۆی گشتی 4000 تیراژە
4000 کۆپی لێ چاپ دەکرێت لە کۆی گشتی کتێبەکان بڵاویش دەکرێنەوە بەڵێ دەکرێت دەنێزێن بۆ کتێبخانە گشتیەکان کتێبخانەی ناوەندی بۆ سەرسەری کتێبخانەکانی دیکە بڵاو بکرێنەوە دەنێردن بۆ ناوەندەکانی خوێندن بۆ ئەو دەستگایانی پەیوەستن بە بواری پەروەردە ئەو شوێنانەی کە پەیوەندیان هەیە مەسەلەن بە وەزارەتی پەروەردە لە بەروی باسی پەروەردە دەکەین کێشە و چارەسەرەکان دەنێرین بۆ وەزارەتی پلاندامان دەنێرین بۆ نووسەران بۆ ئەو کەسانی کە هەوزەکەین ئەو کتێبانە دەخوێنەوە و سوودیشی لێ دەبین بۆ هەموو شوێنانە دەنێردرێت و هەروەها لە ڕێوەسمەکەشدا خەڵک دەتوانێت بێ ڕاستەوخۆ لەگەڵ نووسەرەکان گفتوگۆ بکە و کتێبەکانیشیان بە دیاری وەرگرن. بەڵێ کاکاری وەکو کۆتاییم پرسیارم پێم خۆش ئەوەش بزانین بۆ ئەم ساڵ پێشوازی چۆن لەم پێشبڕکەیە کرا ئایا ڕێژەی ئەو نووسەر و لێکۆلەرانەی کە بەشدار بوون زۆر بوون لە دوو تموحی ئێوە بوو یعنی ڕێژەیەکی باشی نووسەر و لێکۆلەر بەشدار بوون بۆ ئێمە بڵێ جارێک زۆر ڕێک بڕاستی ئێمە قانونی پێشبڕکەیەکە دەڵێ دەبێت 4 کتێب هەڵبژێردرێ تەڵەن یەک شتێک دەمەوێت ڕوونکردنەوە بدەم هەڵبژاردننی ئەو کتێبانە تەنیا وەرگرتنی کتێبەکان بەبێ ئەوەی ئەوانەی کە مەردی سەرەکین لەلایەن دەستگای ڕوانگەدانراون کتێب و لێکۆڵینەوە بن دەربارەی پرۆسەی پەروەردەیی کێشە و چارەسەری تێدابێ ئەوە مەردی سەرەکی بەشداریکردنی پێشبڕکەیەکە بوو دواتر لەسەر ئەوەی کە لە ڕووی کۆنتێنتەوە کامیان باشترینە لە بەروی پرۆژەکە 4 کتێب هەڵدەبژێردرێت ئەمە لیژنەیەکی دادوەریمان هەبوو ئەو لیژنەیە هەڵتان بە دانانی چەند پێوەرێک بۆ هەڵبژاردننی باشترین 4 کتێب و ئەم ساڵیش خۆشبەختانە ژمارەی ئەو کتێبانی کە پێشکەش کرابوو زۆر زیاتر بوو لە ساڵانی ڕابردوو لە بەروی ئەم ساڵ پێشبڕکەیەکە لەسەر ئاستی هەموو عێراق بوو ساڵانی پێشتر پێشبڕکەیەکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بوو بۆیە ئەم ساڵ ڕێژەکە زیاتر بوو و خەڵکی زیاتر پێشوازی لە پرۆژەکە کرد بەهۆی ئەوەی کە لە ڕێگەی ڤایرۆسی کۆرۆناوە بەڕاستی کاتی کەرەنتین ئەو کاتە بوو کە داوای کتێبەکانمان دەکرد زیاتر خەڵک کەمتر کار و شتیوای هەبوو زیاتر شوێنەکان داخرابوون لە ماڵەوە بۆی بەشێکی زۆری ئەو نووسەرانە لە ماڵەوە کاتی زیاتریان هەبوو کتێبەکان بنووسن ئەو دوو هۆکارە بوو کە ئەم ساڵ ڕێژەی بەشداریکردن زۆر زیاتر بوو لە ساڵانی دیکە. بەڵێ بەڕێز ئاری ڕەسوول بەرپرسی میدیایی دەستگای ڕەوانگە زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم زانیاریە گرنگانەم زۆر سپاس بۆ ئێوەش بە گرنگیدان بە بابەتەکان زۆر زۆر سپاس.